بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سپاس بۆخوا ئەمڕۆ خزمانی گەڵاڵە لە ئیشێکی خێرخوازی زۆر باش کە مێژووی گوندەکان پڕێتی لەم ئیشە باشانە، پڕێتی لەو خانوانەی کە بە هەرەوزی و بە دەستەباری یەک دروستکراون، پڕێتی لە ئیشی لەم جۆرە باش و ئینسان دەبێ هەموو ئەو جەستەی کە خوا پێی داوە بەشێکی بەکار بێنێ بۆ خزمەتی دەوروبەری، هەمووی بۆ ئیشکردنی خۆی نەبێ، وەک زەکاتی ئەو جەستەیەک ئەو جەستە باشەی کە خوا پێی داوە. ئەمڕۆژ ئەم خزمانە لە ئیشێکی باش و دڵسۆزانە و دۆستانە هەستان بە هەرەوزێک بۆ سماقی حاجی سەعید بە دەستخۆشیەوە لەشی هەموو لا ساق بێ، شکاندیانەوە و ئیشەکەیان تەواو کرد و دەستخۆشی بۆ هەموو لا خی گەورە لەشی هەموو لا ساقکە و کوردستانمان هەر ئاوەدان بێ و ئەم ئیشە پیاوانە و ئەم ئیشە خزمانە و دۆستانە کە مێژوومان تەبایە لەگەڵی و دین پێی خۆشەوە، نیشتیمان پەروەری هەموو شتێک پێی خۆشەخوابی کاتە بەرەکەتێک کە ئەم گرفتانەی لە منتیقەکەمان هەن نەمێنن و دڵمان خۆش بێتەوە جارێکی تر ئینشاءڵڵا بە کوێستانەکانی منتیقەکەمان. خی گەورە کوردستان و گەڵاڵە ئاوەدانکە و لەشی هەموو خزمان ساق و سەلامەت بێت. بخير يا وافي بخير لحسران سروي كاياندي تسماوم بكم تيري نقايقن بتايا تسويق يا سيد دباليم دلوكي خننا دباليم دلوكي خننا دسوي ما تشيلي كتاما يزرم نمارا مسايبرم لا يساي وحتى دمني انا قابرم لا يميزي خميدوري تدايا قرم حتى باون دبار ويشكاياوم حتى باون دبار ويشكاياوم